6 مانگە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەنجام درراوە. هێشتا لایەنە سیاسیەکانی عێراق و هەرێمی کوردستان ڕێک نەکەوتن لەسەر پۆستەکانی حکوومەتی نوێ، بە تایبەت پۆستی سەرۆکایەتی کۆمار بۆتە کێشە و گرفتێک لە بەرامبەر پێکنەهێنانی کابینەی تازە. تاخیربوونی پێکهێنانی حکوومەتی عێراقی گرفت بۆ هاوڵاتیان، بۆ بژێوی ژیانی هاوڵاتیانی عێراق و کوردستان دەبێتن. بۆیە ڕۆژانە کۆبوونەوە ئەنجام دەدرێتن لە ماڵی مام جەلال لە بەغدا بۆ ئەوەی ئەم حکوومەتە بێتە پێکهێنان و مافە سەرەتایی و مافە دستوریەکانی هەرێمی کوردستانیش لێزامن بکرێتن. دواکەوتن و پێکنەهێنانی کابینەی نوێ کاریگەری خراپی کردوتە سەر بژێوی ژیانی خەڵکی عێراق، هەرێمی کوردستان بە تایبەت. هەر بۆیە هاوڵاتیانی بەردەڕەش داوا لەلایەنە سیاسیەکان دەکەن پەلا بکەن لە پێکهێنانی حکوومەت. دواکەوتنی حکوومەتی ناوەند بەڕاستی ئەو دواکەوتنە لە زەرمەندی هاوڵاتیە، لە زەرمەندی لایەنە سیاسیەکانە، لەبەر ئەوەی چەند بمینێتن کێشە زیاتر دەبیتن، گیرروگرفت زیاتر دەبیتن. بەڵام بۆ نمونە مەسەڵەن هەوڵەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر بینە بەرچاو، ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنی سیاسی بڵێن لەگە هەموو لایەنە سیاسیەکان تقریباً هەماهەنگە. ئەگەر بێت و ئەو پێکارنەیە لایەنە سیاسیەکان هەموو یەکگرتوون نەبن و بارەدۆخەکە بەرەو خراپی بڕواتن، هەموو عێراق زەرمەند دەبیێت. ئێستا تەماشا دەکەی دۆلار دابەزیوە، خەڵکەکە پەرەپەر و وەزعەکەی خراپەدا دەبەزی هەردەستی. یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر وەرگرتنی پۆستی سەرۆکایەتی کۆمار، بە مافی خۆی دەزانێت ئەم پۆستەیە لای خۆی بمێنێتەوە، چونکە بەپێ ئینتیفاقی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لایەنە سیاسیەکانی دیکەی عێراق لە دوای ڕووخانی ڕژێمی بەعەس پۆستی سەرۆکایەتی کۆماری عێراق بۆ کورد بڕاوەتەوە لە نێو کورددا بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. هەروەها پۆستی سەرۆکایەتی هەرێمیش بۆ پارتی دیموکراتی کوردستان، پۆستی سەرۆکایەتی پەرلەمان سوننا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش بۆ شیعە. محەممەد جەلیل، کەناڵی بادینان، بەردەڕاش.